ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. بەو گیتارەی سەدان جار بە خەیاڵ لە بەردەم ماڵەکەی ئێوەدا ژەندومە، دەمویست لێنەگەڕێم پیر بیت، تۆش کەیفت بە دڵ سافیم دەهات و پێدەکەنیت و ڕۆژ بە ڕۆژ گەنجتر دەبوویتەوە. لەگەڵ هەر غەدرێکی دنیا برینێک پەیدا دەبوو، ناچار ژێیەکی گیتارەکەم دەپسڕاند و دەم کردە تەلی تەقەڵ و دەم دووریەوە، برینێکی تر و ژێیەکی تر و دەم دووریەوە. ئاگام لە خۆم و لە تۆ نەما، ئێستا پێچەوانەی یەکترین، تۆ کوژایتەوە و منیش لەسەرمە، ئەو هەموو سوتانە بجێڕمەوە، جێڕانەوە بە ڕێزمانی هێتیمێک لە قوتابخانە لەبارەی خۆشەویستی باوکەوە داوای ئینشای لێ دەکەن. ئازیزانم بینەرانی دیمەن تیڤ ئەمجارەش هاتینەوە خزمەت بەڕێستان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی تازەی بەرنامەی مۆمی بەرهەتاو. سەرەتا سوپاسی بێپایانم بۆ ئازیزانم هاوڕێیانی مۆسیقیم، کاکە کاروان و هاوڕێکانی. ئەمڕۆ ڕاستی دڵخۆشم بەوەی کە میوانێکم لایە، هەم هاوڕێی خۆمە، ئەم کوڕێکی بەتوانایە، کاکە ڕاوس کامەران. بەخێراتی کاکە ڕاوس. زۆر سپاس. شعری گەنجەکان، شعری نەوەی تازە بەداخەوە کەوتنە ناو ئاژاوەی سوسیال میدیا و ئاژاوەی کۆمونیکیشن و ئیتر بەهرەکان بە باشی و خراپیانە چونەتەوە ئەم ئاقارە. وێڕای ئەم ئاژاوەیە، وێڕای ئەم بەربڵاویە، هەمیشە بەهرەی جوان، کەسایەتی جوان، بیرکردنەوەی جوان شوێنی خۆی و ئاراستەی خۆی دۆزێتەوە و دەچێتە لای خوێنەران و ئەوانەی گرنگی بە بواری ئەدەب و لایەنە ژیاریەکانی کۆمەلگا دەدەن. کاکە ڕاهۆز هەم شانۆی تەواو کردووە، هەم سینەمای تەواو کردووە، هەم شعریش دەنووسێ. ئێمە وەکو نمونەیەکی جوان، نمونەیەکی بەهرەمەند لە گەنجەکان پێمان خۆش بوو ئەم جیلەشی تێدا بێ، ئەم نەوەیەشی تیابێ، چونکە ئایندەی ئەدەبیات لای ئەوانە، بەداخەوە لای ئێمە بە پێچەوانەی هەموو یاریەکانی تر کە لە هەموو یاریەکە ئاعتیزال هەیە و وازهێنان هەیە، بەس لای ئێمە لە ئەدەبیاتە وازهێنان نییە، ئیتر هەتا دەمرێ دەبێ بنووسێ و بخوێنێتەوە ئەوانە.
من پێم وایە ئەدیبی ئێمە زۆر خۆ پێم لە مەڕەدۆنە و لە زێدانوانە پێمهمترا یەکێک لەو هۆکارانەی کە با بڵێن میدیای ڕسمی دەسەڵاتی ڕسمی مەسەلەن زۆر کۆگ نییە یان هاوتەریب نییە لەگەڵ تێکستی ئەم گەنجانە ڕاستەکەی بەلای منەوە هۆکارەکەی بۆ دەگڕێتەوە کە بەرهەمیان دنیابینیان تێکستەکانیان تێکەڵ بەو سەرچاوەیە نابێتەوە کە ئەوان دایانەوێ وەک چۆن لە هەشتاکان تێکست چیرۆک نووسین شعر تێکەڵ بە ڕوئیایی دەستە جەمعی ئەوان دەبوو یان دەکەوێتە خزمەتی ئایدۆلۆژیا و خزمەتی دنیابینی ئەوان لە لای گەنجەکان مەسلەی کێشەی نەتەوەی و چوار پارچەی و ئەوانە ئیتر کاڵ بۆ کەوتنە سەر شتە وردەکانی خۆیان ئێستا گەنجێک تێکستێکی دەوێت لەسەر تاعین نەبوون تێکستێکی دەوێت لەسەر ئەو کچەی نایدێنێ تێکستی دەوێت لەسەر ئەوەی کە زانکۆ تەواوە کاوچی بکات تێکستی دەوێت لەسەر شتە وردەکانی ژیانی خۆی ئەمەش خزمەتی ئەو قەزیە گەورەیە ناکا کە حکومداران و دەسەڵاتداران هەمیشە ویستویانە ئەدەبیات هونەر جۆگەلەیەک بێ بچێتە ناو ئەو سەرچاوە فراوانەی کە لە ئەخیردا تێکەڵ بە پرۆژەکەی ئەوان دەبێتەوە من بناوی ئێوە بناوی خۆشمەوە بەخێرهاتنی زۆری کاکە ڕاوز دەکەم زۆر سپاس زۆر سپاس ڕاوشیان قسەکان لەسەر گەنجان موافقی یان قسەی ترتێ بێگومان هەر قسەی تۆ بیکەیت لەبەرەوە دەوڵەمەنیە ئێمە ناتوانین موافق نەبین دەستکانە خۆش بێ و منیش ئەمان باوەڕمەیە تقریبان و پێم وایە ئێمەنەوەیشین لە ناو ژاوژەی مۆدێرنا لە ناو قەرەباڵخیەشی زۆرە لە ناو جەنجاڵیەشی زۆرە خەریکی ئیشکردنین خەریکی بەرکەوتنین لە بەروی جەبری زەمەنیشە بە جۆرە لە جۆرەکان کەنەوەی پێش خۆمان بارگاوی بوو بە شۆرش و بە شەڕکردن لە دژیە و دەسەڵاتە کە ئێستا لە ژیانی ئێمە یاکرێ بڵین بە جۆرێکی لە جۆرەکان خۆی مانیفێست کردوتەوە جەبری زەمەنەوە لە هەمان کاتا ئێمەنەوەیەشین کە ئیش لەسەرە و شتە ورداناکەین کە خۆمان بەریەکەوین و دنیای ئێمە پێکێنن پێت وایە ئەو دنیابینەی ئێوان کە بەدوای شتی بچووک و ژیانیدا دەگەڕێن دەتوانێت شوێن بەو شعرانە لەخکایان شوێن بەم کلاسیزمە تازەیە لەقا کە بۆ نیملەتی فەڵمات مامۆستا پەشیە و مامۆستا شێرک و پێی دەنووسی پێت وایە ئەم مقاوماتە زەمەنی دەوێ یان توانای دەوێ یان چی دەوێ ڕاستیەکەی لەبەرەوەی هەموو زەمنێک تایبەتمەندی خۆی هەیە و لە ناوەم تایبەتمەندیە بەرهەمهێنانی خۆی هەیە دەکرێ بڵێن نەوەی ئێمەش بارگاویە بە یەک دنیا گرفتی ڕۆژانە کە ئەمانە ڕەنگە ئێمە لە قسەکردنا ناوی بنین گرفتی بچووک یاخود شتی بچووک بچووک بەڵام لە ڕاستیە هەموو ئەم شتانە لە شوێنێکا ترسناکانە ئیشیان لەسەر لێسەندنەوەی ئەو ئینسانە پەتی و خودەڕوت و پەتی ئەو بوونە ڕەسە نەکردووە کە بنەڕەتی ئینسانە ئەم سەردەما کە سەردەمێکی ئێجگار ئاڵۆز و لە شوێنێکدا ئێجگار ترسناکانە دژی ئینسان ئیشەکات بەرهەمی خۆی هەیە ئینتاژی خۆی هەیە ئێمە نەوەیشین دیزاین کراوین یاخود دەیانەوێت سیستمێکی زەبەلاحی جیهانی دەیەوێت مرۆڤ ئەم سەردەمە دیزاین بکە چۆن شاعیران وەکوی هایدگەر دەڵێ وەکوی هۆڵدەرلین دەیڵێ هایدگەر دواتر دەربارەی دەنووسێ کە ئێستا پێویستمان بە ڕۆڵی شاعیرانە چۆن شاعیران لەناو ئەم بوونە ڕەسەنەیە لەناو ئەم جەنجاڵی و قەرەباڵخیەیە هەوڵ دەدەن دژیە و دنیاە بوەستنەوە و سەبارەت بەوەی کە پرسیارەکە ئایا ئێمە دەتوانین نەوەیەک بین جیاوازتر لەوانەی پێشخۆمان بە حکمی ئەوەی کە سەردەمەکە سەردەمێکی جیاوازترە و وەک وتم بەرهەمهێنانی خۆی هەیە سەردەمەکە پێم وایە نەوەیەکین کە بێگومان جیاوازترە بین و ئێمە قەتعین لە نێوان نەوەی پێش خۆمانە لە نێوانە و دنیاە ئێمە نەوەیەشین قەتعین لە بیرکردنەوەیە لەبەرەوەی کەوتینە بەردەم لێشاوی ئایدۆلۆژیا جیهانیەکان مۆدێرنە بەرهەمهێنانە زۆرەکان لە ناو قەرەباڵخیەکی بێشمارە ئاشین لەبەرەوە پێم وایە نەوەیەشین و ئیتر ئەوەی دوای ئەوەی کە ئایا باش یاخود خراپ ئەوە زەمن پاڵاوگەیەکی باشترە لە هەموو شوێنە لە هەموو کەسێ زەمن ئەوە ئەپاڵێوێ
دەی زۆر باشە بایما نمونەی تێکستیش تۆ وەرگین حەزمان لێ تێکستمان بۆ بخوێنیەوە و دڵخۆشم بەوەی کە نوێنەرایەتی شەعی تازەی کوردی بکەنیەوە بەتەمان بە هاوکاری و یارمەتی ئوستازی گەورەمان قوربانی سواز بۆ ئەو هاوڕێیانەش قاچمان خست بۆ ناو تەنکاییاوەکەوە دەستمان لەسەر دەستی یەکدیدا بوو بە بۆقەکانمان دەگوجوانن بە ماسیەکانمان دەگوجوانن دەستمان بەسەر دەستی یەکەوە ئارەقی کردەوە بەڵام ئێمە ئارەقی دەستی یەکمان خۆش دەویست ڕۆژەکان ڕۆشتن ئاوەکان وشکیان کرد دەستەکانمان جەنگاڵاندی لە تفەنگەکانەوە قاچمان چیدی یەرکی تری پێسپێررا ببوورە کە هیچ لەسەر دڵم بۆ نانووسم دڵ لە سەنگەرەکاندا لێ نادا دەڵێم گەر من لە بری تۆ تفەنگەکەم فڕێ بدایە تۆ لە بری من غرورەکەت و ژەنەڕاڵ لە بری مێشکی فەرمانەکانی هەموو شتێ باش دەبوو دەزانم درەنگە و خەریکە شەوێکی ڕاستەقینەی تر بەسەر دەچێت بەڵام بیرکردن نازانێ دەزانم دووری بەڵام دڵم کە لە نێو سینەمدا تاسەد دەکات نازانێ دانیشتوم دەزانم گرنگ نییە دانیشتوم بەڵام ویستم پێت بڵێم من لەو ملیار سەربازە نیم کە ئێستا لەسەر گۆی زەوی بە پێوەن پشتم کردوتە ڕابردووم تۆ ئاین دەمیت دەڵێم چەندە باش بوو ئەو وەختەی بۆ شایی نێوانمان لە بری گۆڕێک منداڵێک بوو سەرزەوی پڕ بووە لە کۆندۆم و شوشەی بیرە و کلێنس و دەبەیا و دەرپێکورت و پارە و فیشەک دوای تۆ زۆر بیری دەنگت دەکەم دەڵێم زەنجی تەلەفۆنەکە دۆڵام بەرەوە بڵێ ئەلوو بە دەنگت ببیستم بەر لەوەی جەنگ گوێیەکانیشم خواد وەک ژیانم ئەجینە لەم سەربازگەیە ژنۆکانم دەگرمە باوەشم و دەگریم دەستان خۆش بی کاکاروان دەست خۆش کاکەڕاو باشە ڕاهۆزە تۆ سینەمات خوێندووە و شانۆش خوێندووە من شانۆم خوێندووە و ئێستا قۆناغی دووی سینەمام سینەما خوێن چ ڕۆڵێکی هەیە دراما و سیناریۆ ئەوانە لە شعرا سوودێ دەبینرێ پەیوەندیەکی دێرینی بنەڕەتی لە نێوان شعر و شانۆیە ئامادەی هەیە لە سۆفۆکلیسەوە لە هیراکلیسەوە بەڵێ پەیوەندیشی دێرین هەیە و ئەم پەیوەندیە بێگومان ئەم کاریگەری ئەم هونەرە باڵایە لە ناو مندا دوور و نزیک ڕنگدانەوەی خۆی هەبووە لەسەر دنیابینی لەسەر تێکستکەوا کرێ خوێنەر مەسەرەن خۆی بەردەنگەکە خۆی بیبینێیاننا بەڵام بێگومان کاریگەریەکی ئێجگار لە هەندێک شوێنە سیر و لە هەندێک شوێنە مامۆستایانە لەسەرەوەی ڕۆحێکی ئێجگار دیموکراسیانە ڕۆحێکی ئێجگار دیالۆکامێز پێبەخشیوم بە تایبەت شانۆ کە یەکێکە لە هونەرە ئێجگار دێرین و جوانەکان باشە ئەی
هەمیشە گلەی لە گەنجەکان دەکرێت کە زۆر پەلەی کتێبیانە تۆ تا ئێستا کتێبت چاو نەکردووە یعنی خێرە و پەلەیە لە تویانە وابزانم ڕێک لە دەرەوەی و کاتیگۆریەم هەڵبەت چاپکردنی کتێب یاخود بڵاوکردنەوە مافێکی هەموو ئینسانێکە بەڵام جۆرێک من هاوڕام لەگەڵ ئەو تێڕوانینەیە کە جۆرێک لە پەلەکردن یان ویستی خێرا دەرکەوتن لەناو هەموو ئینسانێکە ئاکرێ ئامادەیی هەبێ ڕاستێکی نازانم بە چ هۆکارێ بەڵام من هەمیشە لەو ئینسانانە بووم کە حەزم لە پشت پەردەکە بووە تا پێشی پەردەکەەوە هەمیشە حەزم لە ئەوە بووە دەنگێکی هێواشی هەمیشەیی بم هەتا ژاوەژاوێکی کاتی کە پێم وایە جۆرێک لەو پەلەکرد ناچێتەوە قاڵبەوە حەزم لەوەیە کە هەرچەند خۆی ئامادەی لەم بەرنامەیە جۆرە پارادۆکسیشە لەگەڵ بۆ چوونەیە بەڵام ئەمەش چیرۆکی خۆی هەیە حەزم لەو دەرکەوتنە زۆر و یاخود لەو پەلەکردنە خێرایانیە بۆ ئەوەی بە هەمووان بڵێ دەی باشە و پارادۆکسی کە باسیەکەی ئەمە وجودی نییە لە بەروێ خۆم پێ بوتی خۆش قەلەق بووی ئەوانە و گوتم کاکەوەرە لە پەنای من با وەکو برا ئەوەی سەپۆرتی کردم ئامادە بم ئامادەیی توێ و ئەو هاوڕێیانە بە تایبەتەوەی کە خۆت یەکێکی لە نووسەرە باشەکانی ئێمە ترەوە تۆزێ سەپۆرتی کردانە ئەکیت تۆ ناو کەس و کار و لەناو عایلی خۆتایی ئازیزانم مەسلەی شعری گەنجان یان ئەدەبیاتی گەنجان ڕاستی بازی شتێک دەدەن کە لەسەریان ناوەستن زەمەنەکە بیکوڵێنێ یعنی بۆچی لەسەر مثلەن زەیتونێک دەوەستن بۆی زەیتونەکە پێ بگا لەسەر دار هەنارێک دەوەستن هەنارەکە پێ بگا کەس بەکاڵی لی ناکاتەوە کەس بەکاڵی بۆ لەسەر گەنجەکان نەوەستین ئەم تەجربەیان پێ بگا حەق خۆیان ئەوانیش فتری زەمەنی خۆیان وەرگرن ئەوەی سەرەتاکانی مامۆستا شێرکۆ بێ کەس بخوێنێتەوەی سەرەتاکانی مامۆستا پەشێو بخوێنێتەوە نەک یعنی لە ڕووی مانا و قۆڵیەوە بەراورد ناکەێت لەگەڵ توانای گەنجەکانی ئێستا هاشتی زۆر سادە و ڕووکەشن ینی یعنی زۆر جاران خەڵک پێکەنینی دێ لە بەم توانە بیدائیەی ئەوان کەچی ئێستا مەسەلەن گەنجێکە دەخوێنێتەوە دەنووسێ کتێب چاپەکە بەشداریەکە ئەکتیڤیتی هەیە ئەکتیڤیتی کۆمەڵایەتی ئەکتیڤیتی ڕۆشنفکری هەیە مەسەلەن لەسەری ناوەستین ئەم تەجربەیەش بگێ ئیتر یەکسەر داوای لێ دەکەین عەرەب گوتە منەتداری لە نار یعنی لە ماڵەوە یەکسەر بۆ ناو ئاگر کە بزانین چەندی پێیە هەموو ئەو تەجربانەی قاڵە بنەوە خۆی کاتی خۆی گارسیا مارکیز قسەیەکی دەڵێ نووسەری باش لە 50 دەبێتە نووسەر من پێم سیر بوو ینی ئەم قسەیە بۆ لە 50 دەڵێ هەتا 50 تۆ خەریکی ژیانی خۆ گۆڕین و جل بگۆڕین و ئیتر دڵاری و مڵاری و پارە پیاکردن و ئەوانە و لە 50 ئیتر دەچێ خوارەوە لە خوارەوە ینی تەمەنت لێژە بێتەوە بەرەو حقیقەتی ژیان دەڕۆی کە ئەم جەستەیە خیانەت لێ دەکا چاوت کزە بێ ددان خیانەت لێ دەکا مەعیدە خیانەت لێ دەکا ئیتر ئازیزانت یەک بێ کە دەمرن ئیتر تۆ خەڵکت بۆ تاقی دەبێتەوە قاچی خۆت بۆ تاقی دەبێت لە هەورازە ئیتر حقیقەتی ژیان ئەو کاتە ئەزمونیەکەی بۆیە نووسەری باش دوای 50 دەبێت بە نووسەر ئێمە گەنجێکە 22-23 ساڵە یەکسەر داوای شاکاری دەکەین یان دەیشێنین لەوەی کە تەجربەکەت کورت و کاڵە کەچی هەموو ئەوانەی ئەوان ئەو گەنجانە دەشێنن بڕۆ تەجربە سەرەتاییەکانی خۆیان زۆر خراپتر بوونە یان زۆر ڕووکەشتر بوونە یان ئەوەندە قوڵیش نەبوونە لە ئەم بێویژدانەی بەرامبەر بە تەجربەی گەنجەکان دەکرێت بە تایبەتی لە یعنی لە سەپۆرتکردن لە کتێب چاپکردن لە ئیڤێنتکردن لە بەشداری پێکردنیان لە فستیڤالەکان لە بەشداری پێکردنیان لە میدیاکان لە تەلەڤیزیۆنەکان یعنی ئێستا مەسەلەن خەڵک دەناسە مەسەلەن 30 ساڵە گۆرایی نەگوتووە 60 خەڵاتی وەرگتووە مەسەلەن 15 ساڵە 20 ساڵە کتێبی بڵاو نەکردوێتەوە 18 خەڵاتیەکەن من لەگەڵ ئەوە ئەم خەڵاتی بکەن و سەری خۆیان دارێن بەڵام ئەم بودجەیە ئەم گرنگی پێدانە ئەم میدیاییە بێتەوە ناو گەنجەکانیش بێتە ناو چکەوانە دوار ڕۆژی ئێمن ئەوەی دەمێنێتەوە ئێوان کاکە ڕاوەست من دڵخۆشم بە هەبوونت ئیتر داوای تێکسی تر لێ دەکەم بە ئەم نموزەجا
تەسبیت کەینیانی های بۆنە لەلاملی سەربازان هاتبوو سوارەکانم لەشیان ئەسپێ تێدا بوو جەنگ لە قوستانتینەوە گلدەبۆ لەوان ئێمە کەوتبووین کەسانێک بووین کورد بوون کۆی کردبووینەوە کەسانێک بووین هەمومان ئەو بەش بووین لەوەدا کە خاکەکەمان ونی کردووی کە خاکەکەمان لێون بووە دەجەنگاین لەسەر شوێنێک کە دڵنیا نەبووینی شەیە بەڵام دەمانزانی دەبێت ئێمەش دانێکی وامان نەبێت ئایا هیچ شوێنێگە بووە هی مرۆڤ بوو بێت هیچ کاتێک لە ماڵەوە هاتوومەتە دەرەوە لەو چوار گۆشەی خۆم تێدا وەکی سەڵدێتە پێش چاو لە قەفەسەکەیدا بەناو دارستانەکاندا دەگەڕێم لە هێمنی بێبڕواییدا نقم بووم وەک بەردێک کە لە گوێ ئاوێکدا نیشتووە لە بۆشاییدا دڵم نیشتووە دەبینم شەقامەکان وەک بیرۆکەکان کە هەر یەکەی بە هۆکارێک گەڵەن چوون بەناو یەکدا پێکەوە بۆ شوێنێک دەڕۆن پڕە لە دەرگا کە هەرگیز کەس نایان کاتەوە گوڵ کە من زۆر لێەوە نزیکم لە باخە فراوانەکانەوە پاشە کشەی کردووە بۆ نێوی ئینجانە تەسکەکان ئەوەی نیگەرانم دەکاتەوەیە شاعیران بەمە ڕازی بوون بەوەش ڕازی بوون ژنەکان هان دەدرێن ڕۆڵی پیاوانە ببینن بەوەش ڕازی بوون منداڵان بەیانیان بچن بۆ کار مامۆستایان لە پۆلەکانیاندا ببن بە خودا بەوەش ڕازی بوون کە دارستانە چڕەکانی ئارەزوو فەرامۆش بکرێن ئارەزوو کە دەشتی بە پیتی شاعیران بوو ڕۆژانێک من دەربارەی ڕازی بوونی تاکە هێزی ڕاستەقینەی خوددا کە شاعیرانن لەسەر زەوی نیگەرانم بۆیە دارستانەکانم وەک پاڵتۆ بە شانم داداوە کوردەکانم وەک با دەگەڵ خۆم خستون ڕووم کە هەزاران ساڵ دەبێت لە هیچ کوێنیە کردووەتە دەریاکان کۆن بووم و تاکە شوێن پەناگەی زەمانێک بێت یەک پارچە ئاوارەیە قوڵاییەکانە کە لە سەرەتاکانیدا خۆم پەناداوە بەڵام بڕیارم داوە تفەنگەکەم دەربێنمەوە دنیا کاتێک گێرشت بۆ دێنێت
تۆ نابێت وەک شاعیرێک تەنیا سەیری بکەیت شاعیران گومانێکی چڕن لە دارستانی باوەڕدا شەوێکی سام ناکەن کە دەبێت ئیتر دابێن تا جیهان لە خلۆر بوونەوە بۆ ناو فریوی ڕووناشی بگرنەوە دەستان خۆش دەست خۆش کاکارەوە دەست خۆش ڕاهۆژێت دەستیەوە خۆش بێت و هاوڕێوە نرخانە سوپاسدان من لە سەرەتا پرسیارێکە بلا بوو پێش بەردامەکە هەمیشە ئەو ڕایە هەیە کە شعری گەنجان لەگەڵ حاڵەتە درامیەکەی نای و قانون و زەرب وانە ناگونجێ یعنی شتێکی وا دروست بووە کە شعری گەنجان مەسەلەن ناتوانێت نای لەگەڵ بژەندرێ یان قانونی لەگەڵ بژەندرێ وەکو حاڵەتە درامیەکە و وەکو حاڵەتە نوێگەریەکە کەچی لەم بەرنمەیە ئەو بۆ دەرکەوت کە زۆر جوانن بەیەکەوە هاوتەوی دەبن کاتێ شەریشی تازەی گەنجێک لەگەڵ دەنجی شەمشاڵ و لەگەڵ قانونەوەوانە من یەکسەر بیرم بۆ دەچوو خۆزگە ماملێ مەسەرەن بەو هەموو حاڵەتە درامیەی خۆیەوە شەریشی جلالی میرزاکەریمی بکرد بە گۆرانی یعنی چەند خۆش دەبوو مەسەلەن ئێمە مەسەلەن ئۆرکسترای مامۆستا مەسەری خاڵقی دەبین لەگەڵ شعری وەفایی دەبینین تێکەڵکێشەیەکی جوانە لە بینی ئەو پەڕی نوێگەری و کلاسیکی ئێمە من ئەو ئەزمونە بە جوان دەبینم کە گەنجێک شعریشی تازەی با بڵێن فەرهەنگ تازە وشە تازە دراوسێتی تازەی بینی وشە و وشە دراوسێتی تازەی بینی سوورە و سوورە وێنە و وێنە ڕستە و ڕستە دەچێتە ناو قالبێکی درامی جا من نازم ما ئازایەتی توێ یان بەهرەی کاکە کاروانە هەریەکێکتانە هەریەکێکتانە دەستان خۆش بێەوەوانە ڕاستیەکەی هیوادارم دەرکی تۆ کە چێژ لە بینیوە ئەوە گرنگە هیوادارم و ئەو گونجانە دروست بوو بێ ڕاستەکەی ڕەنگە منیش تۆزێ بەترسەوە سەر بەو باوەڕە بم کە پێم وابێ ئەم دنیا ڕەش و قەترانی ئێمە لەگەڵەو هەموو ناسکی و حەنان و هێمنیە ناگونجێ کە لایم هاوڕێیانەیان لەو ستایلەیە هەیە جا بەڵام سەبارەت بە گونجاندنی ئەو دوو ستایلە یەک نمونە هاتە مێشکم کە ڕەنگە مامۆستا کاروانەوە هاوڕێیانە شارەزاتر بن تایە کانی لە ئاخر هونەرمەند کانی لە ئاخر ئیشیا شعرێکی مامۆستا گۆرانی بەجاز وتووە زۆر زۆر جوان و زۆر زۆریش هەڵبەدەم نمۆزەڵجە لە دنیاە زۆر زۆر هەیە زۆر زۆر جوانە ڕاهۆزێمە لە تاقیکردنەوە دەترسین سەیرە هەولێریەکان زۆر محافظکارن لە ژیانی خۆیان کەچی لە زمان داوانین یعنی ئێستا و تەجربەی ئەنورمەسیفی هەیەتی ویستم ناوی بێ ینی مەسەڵ تەجربەی ئەنورمەسیفی هەیەتی وێڕای ئەوەی لە ڕووی شعری و ئەوانە قسەمان لەسەری هەیە بەڵام ئەم جورئەتە ئەم بردننی زمان بۆ ئەو شوێنە ئەمە خۆی لە خۆیدا مەسەلەن ئێمە تەسەوڕمان نەکردووە زمانی کوردی بچێتە ئەو شوێنە یان مەسەلەن لە مێژووی ئێمە جورئەت نەکراوە ئەم با بڵێن ئەم ڤۆلۆمە ئەوەندە زیاد بکرێت تەجربەی ئەنورمەسیفی و تەجربەی هەولێریەکان لەگەڵ ئەوەی کە ژیانی خەڵکی سلێمانی کراوەتر و ئۆپن ئایدیا و ئەوانە ترە کەچی دەبین لە زمان لە تاقیکردنەوەی زمان هەولێریەکان نەترسترن مەسەلەن تەجربەی هەشتاکان کە ئەچەم لەگەڵی نیمە مەسەلەن مەسلەی زمانەوانی و یاری زمانەوانی ئەوانە ئێستا من لەگەڵی نیمە بەڵام مەسەلەن کەسێک چووکو ئەنورمەسیفی مەسەلەن ئیسپاتی ئەوە دەکا کە زمان لاستیک نییە ئێمە ڕایکێشین بپسێ ناپسێ یان زمان گلۆب نییە بە ڤۆڵتی زیادە بسووتێ ئێمە لە تاقیکردنەوەی زمانە دەترسین تاقیکردنەوەی خواردنا دەترسین یعنی مەسەلەن ئێستا گەر بچینە چێشتخانەکانی هەولێر و سلێمانی و دهۆک بەبێ مناقەشە برنجوش لەو فاسۆلیاکایە خۆی ئەمە بە زۆر لە جۆرەکان پەیوەندیشی درێژی بە ئەو دیزاینکردنی ئێمەوە هەیە لەلایەن پەروەردەوە لەلایەن سیستمی خێزان لەلایەن سیستمی سیاسی یاخود هەر مەجاڵەکان بەڵام مەبەستمەوەیە پەیوەندی شەقۆڵی بە پەروەردەکردنەوە هەیە کە هەمیشە
بە جۆرە لە جۆرەکان ئێمە ئەترسێنێ لەوەی تاقیب بکەینەوە لەوەی دەست بین ئەمە لە شوێنێکە بۆ من پەیوەندی بەوە هەیە. دەزانی مەسلەی جورئەتی فەنی یان جورئەتی ئەدەبی یان جورئەتی زمانەوانی تێگەی چۆنە یان حتا جورئەت لە خواردنە. یعنی ئێستا من سەفرم کردووە نوێراوم ڕۆبیان و نەزانم چیوەندێک خواردن هەیە مەسەن جورئەتم نەکردووە تاقیب بکەمەوە بۆ نمونە ینی ناتوانانی تەبیعاتت هاوتەری بکەی سروشتت هاوتەری بکەی لەگەڵ ئەمەیە. زۆر مهمە ئەم تامە ئوستاز وەکو چۆن دەبین لەسەر سفرەیەکە مەسەلەن شتێکی غەریبە بەڵام جوانی کردووە سفرەکەی جوان کردووە ڕاستە لەوێیانە بەڵام سفرەکەی جوان کردووە. بەمبەخشە ئەم نموزەجە لە دنیای دەرەوەی ئێمەیە ئەوەندە زۆرە بە نمونە هەیە یەک و هێنانەوە تەواو ناوی یەکێک لە ئەو شتانی کە من زۆر سەرنجی ڕاکێشە لە ناو شانۆیە مەسەرەن شکسپیر زۆر بە مۆدێرن نەکرێ ئێستا هەڵبە کاڵم ئێستا بەلانی کەم و 20 ساڵیشە بێ واکرێ شکسپیر ئەو تێکستە کۆرانەی سۆناتاکانی هەمووی کراوە بە شانۆیی ئێجگار مۆدێرن و تەکنیکامێز و موزیکاڵ یاخود ئەمە ڕەنگە بۆ ئێمە بە جۆرە لە جۆرەکان لەبەرەوەی هەموو شتێک لە ناومانەوەکو تۆ و تێمە حەفزکارانە و جۆرێک لە حەزەری زۆر و ئەوانەیە تا ڕادەیەک تازەیە بەڵام لە دەرەوە بەڕاستی دەی باشە من وابزانم بە شعرێکی جەنابە دەست پێ دەکەین دواتر کاکە کاروانی ئازیزمان گۆرانێکمان بۆ دەڵێ ئیتر من لێرەوە ئازیزانم خۆشەویستانم دێمە کۆتایی بەرنامەی مۆمین بەرهەتا و بۆ ئەمە ئەڵقەیە پێش ماڵ ئاواییکردن سوپاسی ئێزگار زۆرم بۆ ئازیزم کاکە ڕاوس کامەران بۆ ئازیزانم موزیسیانی بەڕێز کە هەمیشە لەگەڵمان هیلاک دەبن تا بێگەشتنەوە لە بەرنامەیەشتر خواتان لەگەڵ هەر شاد و سەرفراز بن. من درەنگ کەوتوم وەک هەموو بەیانیانێکی قوتابخانە وەک هەموو دیدارەکانی نێوانمان دواکەوتوم بیانوم زۆرە و ئەگەر شاخەکان لە نێوانماندا نەبوونایە دەمنووسی لەبەر باوەشی قوڵ لەبەر زمانمان کە نەخۆشی نێوزاری یەکە لەبەر جانم کە جانت دەوایەتی لەبەر گوڵ و جا و وێزگەکان لەبەر کووپ و کورسی و کافەکان لەبەر دەرگا و دڵمان کە ئەم جیانە قەدری ناگرێت لەبەر ئاشتی کە دوای ڕۆیشتنت لە بەردەم جەنگدا بەخۆی داشکایەوە پێک بگەینەوە بە بەڵام چی لە بارستایی شاخەکان و دووری دەستەکانمان بکەم خۆشەویستم. دڵم تەنگە و بەخۆم دەڵێم گریمانگۆی زەوی ئینجا نەدەبوو تۆ چیت لێ دەکرد هاوم دەدا تفەنگێکم پێ و دەبێت کەسێک هەڵبژێرم لە دوژمنەکانم
بێدوودڵی خۆم بەڵێ کات ڕۆیشتووە و من بەشی پێویست گۆڕاوم تۆ لە بەشی پێویست زیاتر بەڵام دەردم هەیە بەڵام کەس نایبینێت چونکە دەرد جگەرە نییە بیگرم بەدەستمەوە وەک شاعیرە بەتاڵەکان کار دەکەم دژی ئەم دنیاە کە هەموو شتێک تێیدا لە مرۆڤەکان گەورەترە قۆندەرە خان و پەرداخ بیرە ئۆتۆمبیل خواردن هەزارە شتی تر کە لە پێناو مرۆڤدا دروستکران لە مرۆڤ گرانترن بۆ دەردم زۆرە و وا لە ژێر نیگاکانمدایە لە زەردەخەنەکانمدا کە تۆرگیز نەدی خۆشەویستم لە ژێر مووە زەردەکەی سەر ڕوومەتمدا تۆ دەستت تێوە نەدا لەو ڕێگەیی کە بەیانیان بۆ گەیشتن بەکار بە پێیەکانم دەیبڕم و لە وازارەی کە شەوان پێیەکانم بەدڵمی دەدات وەک ئەو فیشەکەی ڕامبۆنای بە قاچیەوە ئەم شعرە دەنێم بە ناو چاوی ژیانەوە من دژی ئەم ژیانە سەری خۆم بەرز دەکەمەوە ناڕازیم
نیشاندام و لەسایی تۆ ئاگرمە کرداوایە ڕوو نیشاندام و لەسایی تۆ ئاگرمە کرداوە بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنە